دوایین ئامادەکاریانی هەولێرە بۆ یاری بەرامبەر نەفتی بەسڕا لە هەفتەی سێزدەی خولینە عێراق کەوا بڕیارە ڕۆژی هەینی کاتژمێر 4 و 30 خولەک لەسەر یاریگای فرانس و هەریری ئەنجام بدرێت. هەولێر لە گواستنەوەی زستانە دەستبەرداری 5 یاریزان بوو و 3 یاریزانی هێناوەتە شوێنیان. هەولێر کەمپێکی مەشقیشی لە ئەنتالیا بۆ ماوەی 2 هەفتە ئەنجام داوە و دەیەوێت یەکەم سەرکەوتن بەسەر نەفتی بەسڕە تۆمار بکات. ئینشاءڵڵا بۆم یارێ بە شێوەیەکی باش ئامادەین. دەتوانم بڵێم تیپەکەم ئامادەیە بە تایبەت دوای ئەم کەمپە مەشقە و یاریە دۆستانەکان زۆر باش خۆی بۆ بارودۆخەکان دەگونجێنێت. بۆ ئەم یاریە یاخود قۆناغی دووەم تیپەکە ئەنجامی باشتر دەبێت. دڵخۆشین بە پێشکەوتنی تیپەکە. یانی هەولێر بۆ یاریەکەی نەفتی بەسڕا لە توانەکانی هێلیۆ مۆنتێرۆی بەرازیلی و ئەحمەد سەرتیب بەهۆی پێکانەوە بێبەش دەبێت. سەرجەم یاریزانەکانی دیکە ئامادەی تەواویان بۆ یاریەکە هەیە. هەولێر یانەیەکی گەورەیە. لە ئوردن ناوی هەولێرم وا بیستووە کەوا یانەیەکی گەورەی عێراقە. بۆ ئەوە هاتووم یارمەتی تیپەکە بدەم. کاپتن غازی فەهدیش متمانەی پێمانە و ئینشاڵڵا لە ئاست متمانەی ئەو هاندەرانی هەولێریش دەبین. ئینشاڵڵا بارودۆخ باش دەبێت. داوام بۆ هاندەران تەنها پشتگیریە. توانم بڵێم یاریزانەکان سودێکی تەواومان لێبینیوە، بەڵام دەکرا باشتر بێ ئەگەر یاریزانە پیشەگەرەکان زووتر بێ پەیوەندیان بە تیپەکەەوە کردووە، بەڵام ئەمەش نابێتە هۆکار کە ئەمە بڵێن ناتوانین لە یاری داهاتوو ئینشاڵڵا هەوڵ بۆ 3 خاڵی یاریەکە بدەین. بە هەموو توانایەکی خۆمانەوە ئینشاڵڵا تیپ ئامادەیە و هەوڵی بردنەوەیکی تەواو دەدەین ئینشاڵڵا بۆی تیپەکە بگەڕێتەوە سەر ڕێچکەی ڕاستی خۆی. یانی هەولێر لە مۆرزەی خولی نایبی عێراق لە کۆی 12 یاری 12 خاڵی کۆ کردوتەوە و لە خانەی 15می ڕیزبەندیە. نەفتی بەسڕەش بە 18 خاڵ لە ناوەڕاستی ڕیزبەندە. هەولێر لە مێژوودا 14 یاری بەرامبەریانەکەی شاری بەسڕە ئەنجام داوە. 8 تووشی شکست هاتووە و 6 یەکسانیشیان هەیە. تاوەکو ئێستا هەولێر سەرکەوتنی تۆمار نەکردووە و دەیەوێت ئەم بربەستە بە سەرپەرشتی ڕاهێنەرە بەسڕاویەکەی بشکێنێت. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.